خۆشەویستەکانم جوێندان بەگشتی لە ئیسلامە حرامە و پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم باسی ئەومان بۆکە کە ئەفەرمێ مسلمان نابێ تانەوەشێنەر بێ، نابێ جوێندەر بێ، نابێ وەکو لە حەدیثەکە و ئەفەرمێ ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء. ئەفەرمێ ئینسانی مسلمان تانەوەشێنەر نییە و لەعنەتکەر و نەفرەتکەر نییە و دەمپیس نییە و جوێن فرۆش نییە. قسەی بێتام و قسەی بێمەعنا و قسەی لێک ناکە کە بۆ نیشتی ناشرینی لێبێ. بەڵام قسەکردن و جوێندان بە کەسی مردوو بەڕاستی لەوە خراپترە کە جوێن بە خەڵکێکی عام بدەی کە زیندوون. جوێندان بە کەسی مردوو تاوانەکەی گەورەترە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ جوێن بە مردوەکان مەدەن، چونکە مردوو ناتوانێت دیفاع لە خۆی بکە و مردوو گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگار فإنهم قد أفضوا إلى ما قدموا. ئێستا لە بەردەستی خوای پەروەردگارە و ئیتر لە محکەمەی خوایەیە. جوێن بەوانە مەدەن کە مردوون. بۆیە ئینسانی مسلمان لە هەموو کەسێ زیاتر ئەبێ خۆی بپارێزێ لە جوێندان و ئەبێ دەمی خۆی بپارێزێ. بەس بەداخەوە ئەبینین ئەمڕۆ کۆمەڵێک لە مسلمانان، کۆمەڵێک تەنانەت جاری وا هەیە کابرا خۆی بە مەلا ئەزانێ، خۆی بە مانخواز ئەزانێ، خۆی بە زانا ئەزانێ، سەیرەکەی خۆی ناپارێزێ لە جوێندان، لە قسەی ناشرین. بەداخەوە خەڵکیش گوێ لەو جۆرە کەسانە ئەگری. بەداخەوە خەڵکانێکوان بە مسلمان ئەزانن گوێ لە کەسانێک ئەگرن کەوا جوێن فرۆشن. یعنی ئەسڵەن ئینسان ئەگەر جوێنی لە کەسێک بینی کەسێک جوێنیدا، کەسێک غیبەتی خەڵکی کرد، کەسێک دەمی پیس بوو، یعنی ئەسڵەن خۆی بۆ خۆی ئەو خاڵە مانع لەوەی کەتر گوێی لێ بگری. یعنی ئەسڵەن گوێی لێ مەگرە. ئەگەر حەقێکیشی پێ بوو گوێی لێ مەگرە بەڕاستی، چونکە حەق لەلایەن کەسێکی واوە دیارە بۆ نەحەق ئەو حەقە بەکاردێنێ. بۆیە ئەسڵەن ئینسان ئەبێ خۆی لێ بەدوور بگرێ. لەبەرەوە دووبارەیەکەمەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ جوێن مەدەن بە مردووان، چونکە مردووان تازە گەڕاونەتەوە لای خوای پەروەردگار خۆیان و ئەعمالەکانیان، پێویست ناکات تۆ جوێنە پێ بدەیت. بەڵام دروستە بەیانی حەق بکەی. یعنی چۆن بەیانی حەق؟ یعنی کەسێک ئەگەر مردو بێتیش بەڵام لە پاش خۆی کتێبێکی بەجێ نابێ، بەجێ هێڵا بێ مەسەلەن، یان علمێکی بەجێ هێڵا بێ خەڵکی پێگومڕاکە، دروستە بەیانی حەقەکە بکەی. بڵێ ئەلەو شتەیە غەڵەتە، ئەلەو شتەیە غەڵەتە، ئەوە غەڵەتی کرد، ئەو کە قسەیەکی نابەجێیە، ئەو حەدیثەکە گێڕایەوەی حەدیثێکە ڕاست نییە. یعنی ئەتوانی ئەو شتانە ئەو ڕوونکردنەوانە بدەی. بەڵام جوێندان و قسەی ناشرین و تانەوەشاندن بەڕاستی سیفەتی ئینسانی مسلمان نییە.